جارێکی تر دەچینەوە لای تۆڕی پامێرانە بەڵام ئەم جاریان تەوەرەکەمان جیاوازترە لە ناو ستۆدیۆ یەکێک لە پامێرانمان لەگەڵایە ئەویش سامان سلێمانی پامێری کورسات نیوزکە لە تارانە سامان سلااو لێبانی باش سلااو لە تۆش بەیانی تۆ بینەرانیشمان باش خێر بێت زۆر سپاس سامان باز لە بابەتێکی گرنگکەین ئەویش ئێستا ئێران بە ینی سەری ساڵی نوێی خۆیدا تێدەپەڕێەوە چۆتە ناو سەری ساڵی نوێەوە پلانەکانی حکوومەت ئێرانش بێگومان هەر لەگەڵ سەری ساڵە بڵێن دادەندێ ئەو گرنگترین ئەو پلانانە چییە کە حکوومەت ساڵانە دایدەنێ لە سەری ساڵی نوێە و کام دۆسیانێ زیاتر گرنگی پێدادا بەڵێ لە ڕاستیدا هەروە کە ئەزانین ئێران تقریبان ئەتوانم بڵێم 2 بۆ 3 ساڵی ڕابردوو زیاترین ڕێژەی هەڵاوسانی لە مێژووی خۆیان تۆمار کردووە خەڵک لە ژێر گوشارێکی یەکجار زۆردا بوون حکوومەتیش بە هەمان شێوە چونکە ئەو گەماروانەی کە بەوتەی ئێرانیەکان گەمارۆ نایاساییانەی کە ئەمریکا سەپاندی بەسەر ئێران داوای کرد کە زۆربەی جونگەکانی ئابووری و پەیوەندی ئابوووریەکانی ئێران لەگەڵ دەرەوە دابخرێەوە تەنانەت ئێران نەیەتوانی هەم نەوتی خۆی بە ئاسانی بفرۆشێ ڕێژەی فرۆشین ڕۆژانەی نەوتی ئێران دابەزی بوو بۆ نزیکەی ڕۆژێ 200,000 بەرمیل و لە هەمان کاتە نەیەتوانی ئەو پارەیش کە دەستیە کەوت لەو ڕێژەکەمە بیگەڕێتەوە بۆ ناوخۆی وڵات یا بەکاری بهێنێ ئەمە گوشارێکی یەکجار زۆری لەسەر حکوومەت دروست کردووە خەڵکیش بە هەمان شێوە بەهۆی ئەو هەڵاوسانە بێوێنەیە کە باسم کرد لەژێر گوشارێکی یەکجار زۆردا بوون و ئەمە وای کرد کە بەڕاستی حکوومەتی ئێران بیر لە کۆمەڵی ڕێکاری تازە بکاتەوە هەروە کە ئەزانین حکوومەتەکەی ئیبراهیم ڕئیسی کە نزیکەی 8 مانگە هاتووەتە سەرکار و هەروە کە تۆ ئاماژەت پێدا لە نەورۆزەوە ساڵی دارایی و ماڵی ئێران دەست پێەکە ئەمە یەکەم جارێکە کە حکوومەتەکەی ئیبراهیم ڕئیسی بودجەی نووسیوە بۆ حکوومەت چونکە لە ئەو 7 مانگ لەو 8 مانگی ڕابردوو کە هاتووەتە سەرکار بە بودجەکەی سەردەمی حەسەن ڕۆحانی ئیشی کردووە بۆ بودجەیە کە حکوومەتەکەی حەسەن ڕۆحانی نووسوی بەڵام لە ئێستاوە ئەو بودجەیە کە ئیشی پێەکە و بودجەیە کە خۆی نووسیویەتی و پلانی بۆ داڕشتووە بەڵام ئەگەر بمەوێ بە کورتی باسی بکەم خاڵی گرنگ ئەوەیە لە ئێستا ئێراندا کە خەڵک هیوایەکی یەکجار زۆریان بەستووە بەوەی کە ئەمساڵ بە نەمانی گەمارۆ ئابوووریەکانەوە بەڕاستی بە جۆرە لە جۆرەکان توانم بڵێم دەست پێ بکات تەنان چاوەڕوانی ئەوەی شەکرا کە پێش نەورۆز ئەوە ڕووباوە ڕێککەوتنی ئەتۆمی دیسان زیندوو بکرێتەوە ئیمزا بکرێ بەڵام لەبەر کۆمەڵی هۆکار کە پێشتریش باسی کراوە ئەوە ڕووی نەدا بەڵام هێشتا خەڵک و حکوومەتیش هیوایان لە دەست نەداوە بۆ نمونە ئەتوانم بە شێوەیەکی مستاقی ئەوەی کە هیوایان لە دەست نەداوە بە تایبەت حکوومەت باسی بکەم ئەوەیە کە بۆ نمونە ئەو بودجەیە کە سەرەتا حکوومەتی ئێران داوی بە پەرلەمان بۆ پەسەندکردن بۆ ساڵی 1401 کۆچی بۆ نمونە لەو بودجەیەدا باس لەوە کرابوو کە نرخی نەوت 6 دلار بێ و لە هەمان کاتا ڕۆژانە حکوومەت بتوانێت 1,200,000 بەرمیل نەوت هەناردە بکایانە لەسەر ئەمە پلانی بودجەدانرابوو بەڵام دوای ماوەیە لە کاتێکدا کە هێشتا بودجە لە پارلەمان باسی لەسەر ئەکراوە هێشتا کۆتایی پێنات بوو حکوومەت ئەم دوو ڕقەمەی گۆڕی باش نرخی نەوتی لە 6 دلارەوە بەرز کردەوە بۆ 70 دلار کە ئەڵبەتە مە بەشێکی گەڕێتەوە بۆ ڕووداوە جیهانیەکان و بەرزبوونەوەی نرخی نەوت کە بەرحاڵ هیوایەکیشی لای حکوومەتی ئێران دروست کرد بەڵام لە بابەتی هەناردەکردندا لە 1,200,000 بەرمیلەوە بەرزی کردەوە بۆ 1,400,000 بەرمیل یانە گۆڕانکاری لە بودجەیەکا کرد کە خۆیشی نووسی بووی ئەوەش لەبەر ئەوەی کە هیوایەک دروست بووە کە بەنەمانی گەمارۆکان ئێران دەستی ئاوەڵاتر بێ لە هەناردەکردنی بودجە تەنانەت سەرۆکی کۆمیسیۆنی ئابووری پەرلەمانی ئێرانش باسی لەوە کەوتێتی ڕاستە ئەو 1,400,000مان داناوە بەڵام ئەگەر بێت و گەمارۆکان هەڵبگیرەوە دەستی حکوومەت بکرێتەوە لە هەناردەکردنی زیاتری نەودا هیچ کێشەیەکمان نییە کە ئەو ڕقەمەیش دیسان بەرزکەینەوە چونکە زانین حکوومەت ئێران لەبەر ئەو 3 ساڵ گوشارێک کە لەسەری بوو کۆمەڵێ قەرزی کردووە لە بەتایبەت ئەو سندوقی یەدەکی دراو کە خۆی هەیەی و ئێستا ئەوەی بۆ ناکرێەوە ئەبێ پشت بەستێ سامان ئەگەر تۆ وەکو خۆت سەرنجت دابێ وەکو ڕۆژنامە نووسێکە لەوێ بە دوای ڕوودا و بابەتەکانە زیاتر ئەڕۆی ئەوەی زیاترین ئەم ساڵ حکوومەتی ئێران تەرکیزی لەسرە ئەو دۆسیانە یاخود ئەو سێکتەرانی کە ئەوێ زیاتر کاری لەسەر بکە بە تایبەتی لە بودجە چییە؟ هەروە کاماژەم پێدا ئەتوانین ڕیزبەندی بکەین لە چەند بواردا لە بواری سیاسیدا ئەتوانم بڵێم ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیەتی لەگەڵ
بەگشتی ڕۆژاواوە بە تایبەت لەگەڵ وڵاتانی دراوسێ هەروە کە زانین حکوومەتەکەی ئیبراهیم ڕەئیسی لە ڕۆژی یەکەمەوە بۆ دروشمەوە هات کە ئێمە ئەمانەوەی پەیوەندیەکی زۆر باشمان لەگەڵ وڵاتانی دراوسێدا ببێ و هەنگاویشیان بۆ هەڵگردو بۆ نمونە چەند خۆل دانوستان لەگەڵ عەرەبستان کە لە بەغدا کراوەوە ئەمە یەکێک لەو هەنگاوانەیە ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ڕۆژئاوا کە گرنگترینی زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی ئەمەش بەڕاستی هەرچەند ئیبراهیم ڕەئیسی بەردەوام ڕایەگەیەنێ ئەڵێ ئێمە بۆ ڕێخستنی ئیشەکانمان لە ناوخۆی ئێران پشتمان نەبەستووە بە نەمانی گەمارۆکان و پلانمان هەیە بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە بەشێکی زۆری ئەو پلانانە ئەو هەیەی زۆر پەیوەستە بەوەی کە ڕێکەوتنەکە زیندوو بکرێتەوە کە ئەمەش ڕاستەوخۆ لەسەر بوارە ئابوووریەکە کاریگەری هەیە و ئەتوانم بڵێم سیاسی و ئابوووریەکە یا نێودەوڵەتی و ئابوووریەکە گرێدراوی یەکن بەڵام کۆمەڵێ کەرتی تریش هەیە کۆمەڵی بواری تریش هەیە کە حکوومەت ئێران پشتی بێبەستووە یەکێک لەوانە کەرتی گەشتیاریە کە ئەزانین ئەویش دیسان لەم 2 ساڵەدا بەتایبەت بەهۆی کۆرۆناوە زیانێکی یەکجار گەورەی پێگەیشت و ئێستا تا ڕادێک نیشانەکانی زیندووبوونەوەی دەرکەوتووە بۆ نمونە هەر لەم پشوانەی نەورۆزدا کە لە ئێران ئەتوانم بڵێم لووتکەی سەفەرکردنی خەڵکە لە چاو ساڵی ڕابردوو نزیکەی لە 60 سەفەری ناوخۆیی و گەشتیاری ناوخۆیی زیادی کردووە لە ئێرانە تان لە بڕێت لە شارەکانە کە بە شاری گەشتیاری وەکو ئیسفەهان و کیش و ئەوانە ناسێنراون باس لەوە کرا کە ئیمکانیاتی ئەویان نەبووە وەڵامی ئەو ژمارە گەشتیارە بدەنەوە ئەمەش دیسانێکێک لەو کەرتانەیە کە حکوومەت ئێران زۆر پلانی بۆ داناوە لە بوارەکانی تریشدا ئەو شتە ئێمە ئەبینین بەڵام ئەتوانم بڵم بە گشتی ئەم بوارانن و بواری ئابووری و هەناردەکردنەوت زۆر پشتی بەدەر لە سیاست بین چینە دەرەوە لەمە سامان با بێنە سەر بواری ڕۆژنامەوانیەکە بێگومان تۆ ئێمە ڕۆژانە کۆنتاکتمان لەگەڵ تو هەیە و بەردەوام زانیاریمان پێبەخشی لە تارانەوە بابزانین سامان چۆن ئەم ڕووداوانە ڕووماڵەکە چۆنەی گەێنێ بە ئێمە چۆن زانیاریەکان دەسەخە ئێمە ڕاستیەکە هەروە کەزانی نووسنگەی فەرمیمان هەیە لە تاران و وەکو دەستگای میدیایی کورسات نووسنگەمان هەیە و ڕێگە پێدراوی لە ئێران بۆ زۆربەی یاتوانم بڵێم هەموو ئەو بەرنامە فەرمیانەی بۆ نمونە پرێس کۆنفرانسی هەفتانەی وتەبێژی وەزارەتی دەرەوە یا کۆمەڵە لە دیدارەکانی وەزیری دەرەوەی ئێران لەگەڵ گەورە لێپرسراوانی وڵاتان کە سەردانی ئێرانەکەن بە تایبەت ئەگەر ئەو شوێنە کە سەردانی ئەو وڵاتەی کە نوێنەرەکەی سەردانی ئێرانی کردو بە جۆرە لە جۆرەکان پەیوەندیدار بێ بە عێراق و بە ناوچەکەوە بانگهێش دەکرێن و هەواڵەکانمان پێگا هەروەها لە ڕێگەی خودی وەزارەتی ڕۆشنبیری ئێرانەوە کە مۆڵەتی کارکردنی ڕاگەیاندنە بیانیەکان دەرەکە کۆمەڵێ ڕۆژانە بەرنامە و پرۆگرامی تایبەت هەیە وەکو هەر ڕاگەیاندنێکی بیانی تر لە ئێران بانگهێش دەکرێن و کۆمەڵێ تەنانەت بڕێجاریش زانیاری تایبەت ئەدرێ بۆ ڕاگەیاندنانە لە هەمان کاتدا ئێمە گرنگیەکی یانە بەدەر لە وەکو پرسیارەکەی تۆ بەدەر لە سیاست گرنگیەکی زۆریشماندا وەکو نووسنگەی دەستگای میدیایی کورسات لە ئێران بە چالاکیە فەرهەنگی هوەریەکان چه هوەرمەندان و چالاکانی فەرهەنگی ئێرانی بێ چه ئەو کەسانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان چالاکیان هەیە و ئیشەکەن و بەردەوامی بەرنمەکانی خۆیان بەڕێوە ئەبەن و تەنان لەگەڵ ناوەندە پەیوەندیدارەکانیشا لەو ڕۆ پەیوەندیمان هەیە و هەوڵمانداوە لەم نزیکەی 3 ساڵی ڕابردوودا تەنها خۆمان بە لایەنە سیاسی و هەواڵە سیاسیەکانەوە نەبەستینەوە و لەم بوارشدا ئەتوانم بڵێم کۆمەڵێ ئیشی باش کراوە ئەو پەیوەندیە بە شێوەیەکی باش دروست کراوە وای لای هاتووە کە ئێستا ژمارەیەکی زۆر تەنانەت ڕۆشنبیران و هوەرمەندانی فارسیش چالاکیەکانە پیشانگایەکیان هەیە کۆنسرتێکیان هەیە تەنانەت ئەلبۆمێک بڵاو ئەکەنەوە یەکێک لەو شوێنانە کە پەیوەندی پێوە ئەکەنەوە پێیان خۆشە کە هەواڵی چالاکیەکانیان ئیشەکانیان تەنانەت دەرکەوتنیان لەوێ بڵاو بێتەوە بە دڵنیایە و کورسات بووە و ئەمەش لە بەتایبەت جگە لە هەواڵە سیاسەکان کە ڕۆژانە ئێمە بە شێوەی راپۆرت و ڕاستەوخۆ و ئەوانە پەیوەندیمان هەبووە و هەواڵمان گەیاندووە لە بوارە فەرهەنگی هوەریەکەیشەوە پەیوەندی هەبووە و ئەتوانم بڵێم ئێستا کورسات یا بە گشتی دەستگای میدیایی کورسات لە ئێران یەکێک لەو ڕاگەیاندانەیە کە هەموو هوەرمەندان و ڕۆشنبینار چ ڕۆژهەڵات و چ ئەوانەی لە تارانش دانیشن پەیوەندیان لەگەڵ هەیە و گرنگی پێدەن و ئێمەش هەڵمانداوە پەیوەندی ڕۆژ دوای ڕۆژ زیاتر بکە با بە کورتیش پرسیارێکتر لێ بکەم ئەی بۆ ئێمەی بەیانی کورسات نیوز دایمە لەگەڵمانە داخڵە بیانەوە زانیاریمان پێ لەگەڵ ئێمە ینی بە مرتاحی لە کە لەگەڵ بەرنمەکە بەشداریەکەی
ڕاستیەکەی ئەوەیە کە هەواڵ هەروە کەزانین بەشێکی دانەبراوی ژیانی هەر مرۆڤێکە لە دنیای مدررنی ئەمڕۆداوە بەیانیان کە ژیان دەست پێەکە بە جۆرە لە جۆرەکان گەیاندنی هەواڵی تازە بە بینەر هەستێکی خۆشەدا بە هەم تیمی وەکو ئێوە کە لە ستدیۆن یا ئێمە کە لە بە شێوەیەکی مەدانی هەواڵەکە ڕووماڵەکەین و ئەمە بەڕاستی زۆر جیاوازە لە هەموو بەشەکانی تری هەواڵوە لای ئێمە زۆر خۆشە کە ڕۆژانە بتوانین پێش دەستپێکردنی ژیان بە شێوە ئاساییەکەی ئەو هەواڵانەی گرنگە یا بابەتانی کە گرنگەوە هیوادارم لە ئێستا بە دواوە هەواڵی زۆر خۆشتر لەوانەیە ڕابردومان پێوە بینەرانمان کە ڕۆژەکانیشیان بە وزەیەکی باشترەوە دەست پێ دەست خۆش بە سامان دوای سەرکەوتن بۆ تۆ بۆ هەموو ستافی نووسینگەی تارانی کورسات نیوز دەخوازیین بەخێر بێ سەر چاوە زۆر سپاس خێر بیا خۆ سپاس.